کرماشانه جشیرانه هوارگی مردم مردانه کوچو شقامی یکیکا آوادن کرماشان موسیقی میرزاده تکا آوادن کرماشان دستو پنجه و نمره آوادن کرماشان شانازی حسن زیرکا شاری رنگین و جوان شاری رنگین و جوان. سلااو ڕێز و خۆشەویستین بۆ هەموو بینەرانی بەڕێز زۆر خۆشحاڵم ئەمڕۆ سەردانی کۆمپانیاوین پرۆدەکشنم کرد بۆ بەنیازی بڵاوکردنەوەی ئالبۆمی تازەم بۆ نەورۆز ئینشەڵڵا ئێمە گرێبەستمان کردو و تەواو بووە ئینشەڵڵا بۆ نەورۆز ئەو ئالبومەی من بڵاوە بێتەوە نوێی ئالبومەکە مەریەمە هەموو مافەکانی و ئالبومە پارێزراوە بۆ کۆمپانیای وین پرۆدەکشن ئینشەڵڵا بەم زوانە بگەتە بەردەستی هەموو ژمارەکانی خۆم و خەڵکیش لێ ڕازی بێت. موسیقا من سێ چوار گۆرانیم لە ئێران لە تاران کردووە کە دوو گۆرانیم لە کرماشان تەواو بووە دوو گۆرانیش لە هەولێر. یەکێک کلیپ کراوە لە تورکیا یەکی لە گۆرانەکانم کلیپ کردووە ئینشەڵڵا ئەوش لەگەڵ سیدیەکە بڵاوێتەوە کۆمپانیای بینیش ئەوش خۆڵی کلیپێکی داوە ئینشەڵڵا ئەوش کلیپێکمان بووە. زۆر سپاسی ئێوە کەم جەنابتان لێرە حاضر بوون زۆر ئینشەڵڵا ئەو بەرهەمەی من کە ببێت مای ڕەزامەندی بۆ بینەرانی خۆم توانم دڵیان ڕازی کەم ئینشەڵڵا هێمە تا هەوڵی خۆمانە شتی باشیان بۆ بکەین و ئینشەڵڵا بە دڵیاوانیش جیاوازی ئەم بەرهەمەی ئەوەیە لە سێ چوار شوێن من موسیقا و گۆرانیەکانم کردووە مەسەلەن جاران لە تارانم کرد ئەم لە کرماشان ئیشم کردووە لە تاران کردومە لە هەولێر تێکەڵم کردو کە بزانم خەڵکێکە کامیان بێتەوە. سڵاو ڕێز و خۆشەویستین بۆ هەموو بینەرانی بەڕێز من زۆر خۆشحاڵم ئەمڕۆ سەردانی کۆمپانیای وین پرۆدەکشنم کرد بەنیازی بڵاوکردنەوەی ئالبۆمی تازەم ئینشەڵڵا بۆ نەورۆز تێکوێتە بەردەست ناوی ئالبۆمەکە مەریەمە 8 گۆرانی لە خۆ گرتووە هەموو مافەکانی پارێزاوە بۆ کۆمپانیای وین پرۆدەکشن ئینشەڵڵا بۆ نەورۆز بڵاو بێتەوە خەڵکیش لێی ڕازی بن. روز و پارس نداره همه یکی هستن همه خواهر و برادر یکی هستن جوان رود و پاور روان سر کوهستان میتنه و هست هواش سر واسه میگم از گرمای قصر شیرین تو دور نامردی و خط کشید از شیرین و فرهاد میگم بشو خداری و به ما یاد میدن عشق از تاریخی کهن توی همه شهرها خاری گوش بده و شاد باشم شبها شویتا قصد خلخالو آوادن کرماشان جاو روشکم وانو مالو آوادن